بۆ خەڵکی باشووری کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆشنبیران هونەرمەندان چالاکوانان ژنان بەگشتی بازرگانیکردن و کۆمەڵکوژی لەسەر ژنان و کۆمەلگا بەرەو هەڵدێر دەبا تا دەچێ بارودۆخی ژنان خراپ دەبێ و کۆمەڵکوژی و توندوتیژی بەرامبەر ژنان بەناو بیانووی جیاواز و ناموسەوە ڕووی لە زیادبوون کردووە. ئەو کۆمەڵکوژیانەی لەم هەرێمەدا کە دژی ژنان بەڕێوە دەچێ هەمان ئەو ئەقلیەتەیە کە لە شنگال و شوێنەکانی تر داعش بە درەندەترین شێوە کردیە سەر ژنی کورد بە تایبەت کوشتنی ئەو ژنە گەنجانەی لە سەرەتای ساڵی نوێی 2021 لە کەمپەکانی سەر بە پارێزگای دهۆک بە بیانووی ئەوەی کە خۆکوژی بووە ژنان دەکوژن ئەو کوشتنە بە کۆمەڵانەی کە باوک کچەکانی خۆی دەکوژێت و برا خوشکەکانی خۆی دەکوژێ کە هۆکاری سەرەکی بێپەروەردەییە لەلایەن دام و دەستگای حکوومەت و کەمتەرخەمیان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و خراپ بەکارێنانی تەکنەلۆژیای بێسنوور تیڤیەکان و ئەو درامایانەی کە وەکو شەڕی تایبەت خراونەتە ناو خێزانەوە بە پەردبوونی خێزان و تاکی کۆمەلگا کە فاکتەری سەرەکین بۆ پەتەوازە و تێکدانی کۆمەلگا بەدەر لە ڕوە ئابوووریەکەی کە داگیرکەران کاری جدیان کردبووە بۆ هەموو ئەو جومگانە کە ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خەڵکیان وێران کردووە یانە شەوانەکانیش لایەکی تری تێکدانی کۆمەلگە و خێزانە کە سناکترین فاکتەرە بۆ داڕمان و پەردبوون خێزان هەڵدەوەشێت و جیابوونەوەی هاوژینەکان زیاد دەبێ ژن و مناڵ قوربانی سەرەکین و لەو ڕەوشە ئابووریە نالەبارەی ڕوبەڕووی خەڵک بۆتەوە کە بژێوی و گوزەرانی خەڵکی وێران کردووە. لایەکی تریش داگیرکاری و بۆمبارانکردنی گوندەکان لەلایەن دەوڵەتی تورک و شەهیدکردن و بریندارکردنی ژن و مناڵان و ماڵاتی گوندنشینان کە دەسەڵات لێی بێدەنگە پێویستە لایەنە سیاسپارت و لایەنە سیاسیەکان و هونەرمەندان و ڕۆشنبیران و مامۆستایان و چالاکوانان هەوڵی جددی بدەن بۆ یەکێتی نەتەوەیی و یەکریزی نەک خزمەتکردنی داگیرکەران لەلایەن هەندێ بنەماڵە و حیزبەوە چونکە ئیتر دایکان توانای لە دەستدانی ڕۆڵەکانیان نەماوە پێویستە ئەو لەشکرکێشی و داگیرکاریە قبول نەکرێت و تێبکۆشین بۆ یەکێتی نەتەوەیی و پاراستنی ئەم هەرێمە چونکە داگیرکەران بە پاساوی بێبنەما و ناڕەوا داگیرکاری دەکەن لەسەر خاک و هزری خەڵک و ئەو پیلانگێڕیە لەسەر شنگال هەیە بۆ داگیرکردن و کۆمەڵکوژیەکی تر جێگای مەترسیە و مایەی قبولکردن نییە کەمپینەکەمان هەموو ئەوانە شەرمەزار دەکات و بانگەوازی یەکریزی دەکەین و تێدەگۆشین لەو پێناوەدا و شەرمەزارکردنی هەموو دەستدرێژی و کۆمەڵکوژی و بارزگانیکردن و کڕین و فرۆشتنی ژنان دەکەین شەرمەزاری دەکەین وەکو ئاشکرایە لە ڕۆژاوای کوردستان کۆمەڵکژی و سەربڕینی دوو ژنی عەرەب لەلایەن چەتەکانەوە بۆ ئەوەی ناکۆکی و شەڕ لە نێوان کووردا دروست بکەن دەستدرێژی هەیە لەلایەن چەتەکانەوە بۆ سەر ژنان بۆ ئەوەی بەشدار نەبن لە خۆسەری ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان بە هەمان شێوە گرتن و دەستدرێژی و کوشتن و ڕوودکردنەوەی ژنانی ناو زیندان ستەمەکان سنووری تێپەڕاندووە و سیاسەتی قڕکردن بەردەوامە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش گرتن و لە سێدارەدانی ژنان و لاوان و هەمان دەستدرێژی هەیە بە شێوەیەکی بەرچاو ژنانی زیندانی دەکەن ژنان زیندانی دەکەن بۆ ئەوەی دەنگی ئازادی کپ بکەن و ترس و تۆقاندن بکەنە دڵ و مێشکی ژنانەوە بۆ ئەوەی تێنەکۆشن بۆ مافەکانیان بەگشتی بەرامبەر ژنان یەک عەقڵ و یەک هزرا لەبەر ئەوەش وەکو کەمپینی یەکریزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری داوا دەکەین بە زووترین کات کۆنگرەی نەتەوەی ژنان ببەسترێ چونکە ژنان لە هەر کێو بن ئازارمان یەکە لە هەر بارودۆخێکا ژنان قوربانی سەرەکین بۆیە ئەبێ یەکریز بین لەو پێناوەدا تێبکۆشین چونکە ژنان ئەتوانن ببنە هەوێنی چارەسەری هەموو پرسەکان پێکەوە ژیان بکەینە بنەمای سەرەکی بۆ گەڕانەوەی هەموو مافەزەوتکراوەکان بە هزرێکی ژنانەوە ئاشتی و ئارامی بچەسپێنین ژنان هەوێنی چارەسەرین چونکە هەمیشە عەقڵی داگیرکاری دەیەوێ شکۆی ژن بشکێنێ بۆیە بە هەموو شێوەیەک لە 4 بەشی کوردستان ژنان سەرکوت دەکەن و بە بچووک و لاواز نیشانیان دەدەن لەبەر ئەوە ئەم خاڵانە دەخەینە بەردەستی هەمووان کە هەموو پێکەوە کاری لەسەر بکەین یەکەم داوا دەکەین ئەو بازرگانیانەی بە جەستەی ژنانەوە دەکرێت لە یانە شەوانەکان و شوێنەکانی تریش ڕابگیرێت چونکە تاک و خێزان و کۆمەلگە وێران دەکات تەنها ژنیشە باجی ئەوە دەدات و لەشکرەکان شانازی دەکەن بە کڕینی جەستەی ژنانەوە و کاریگەری لەسەر دەروون و تەندروستی هەمووان دروست دەبێ پێویستە زانیاری تەندروستی و بۆ هوشیاری خەڵک بڵاو بکرێتەوە و کە چیز زیانێکی هەیە و کاریگەریە خراپەکان چین و چۆن خۆیان لەو شوێنانە بپارێزن دووهەم
ئەو ژنانەی کە لە شوێنی کەرتی تایبەت کار دەکەن بپارێزرێن لە دەستدرێژی و گێچەڵی خاوەن کار و کارمەندەکان دەستگایە هەبێ بەبێ ترس هانای بۆ بەرن لە هەر کاتێک ئەو مەترسیانە هەبێ لە سەریان چونکە هەیە کامێرایان بۆ دادەنێن وە گێچەڵیان پێ دەکەن تا ناچاری ئەو کارانە بکرێن و وەکو هەڕەشە بەکاری بێنن دژیان. سێهەم نەخۆشخانە دەرونیەکانی ژنان تێیدا پارێزراو نین. گوزەران و پێداویستیان نالەبارە پێویستە کاری باشتریان بۆ بکرێ. چوارەم ژنانی ناو زیندانەکانیش بەدەرنین لەو ئازارانە کەم تەرخەمی لایانی پەیوەندیدار هەیە چونکە ژنان هەن گەنجن تێکەڵ دانراون ژیانی بە کۆمەڵیان هەیە ئەوەش کاریگەری لەوان دەکا گەربیشیانەوێت گۆڕانکاری بکەن لە خۆیاندا ناتوانن پێویستە شوێنیان جا بکرێتەوە و تێکەڵ نەکرێن بۆ ئەوەی بتوانن جارێکی تر بگەڕێنەوە ناو کۆمەڵگە کار ئاسانی بکرێت بۆمان کە بتوانین کاریان بۆ بکەین هوشیار بکرێنەوە لەو تەمەنە لاوەدا. پێنجەم سزایی بکوژانی ژنان و دەستدرێژی کاران بدرێت چونکە سزانەدانی بکوژانی ژن تاوانکاران و دەستدرێژی کاران هۆکارێک ترن بۆ بەردەوامبوونی ژن کوشتن. شەشەم سنوورێک دانێن بۆ پەخشکردنی درامای تورکی و هەموو ئەوانەی کە زیانیان بۆ سەر زەهن و دەروون و کەسایەتی تاک هەیە. حوتەم سانسۆر بخرێتە سەر بەرنامەی تیکتۆک کە مەترسەیەکی گەورەیە لەسەر مناڵ و گەنج و گەورەکان پێویستە ئەو کەسانی بەتایبەت ئەو ژنانەی کە خۆیان وەکو مهەڕیج نیشان دەدەن چارەسەر بکرێن لەلایەن توێژەری دەرونی و کۆمەڵایەتیەوە. بۆ بەڕێزان پەرلەمان و سەرۆکی پەرلەمانی کوردستان پارێزگای سلەیمانی وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ڕێزمان کەمپینی یەکڕێزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری 6/1/2021 زۆر سوپاس.